جارێکی دیکە کاسبکارانی علوەی خانخورما دژی بڕیاری چۆڵکردنی دوکانەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگایان داخست. بەیانی ئەمڕۆ پۆلیس ڕێگای سەرەکی بازاڕەکەی داخستووە و با کاسبکارانی وتووە ناتوانن چیتر لەو بازاڕە کار بکەن و دوکانەکانتان دابخەن. بەوتەی کاسبکارانی خانخورما بەڵێندەرێک لەگەڵ ئیدارەی خۆجێیی کەرکووک ڕێکەوتووە تا ئەوان لەو بازاڕە بگوازنەوە علوەی گشتی شارەکە. ئەویش پارەیەکی زۆری داوا کردووە و ئەمان ناتوانن ئەو بڕە پارەیە بدەن. ئەم بەیانەوە هاتو خۆی 3 ڕۆژەمان حەسر کردووە. شورتا هەموو ڕۆژێ دێ ئێستا ئێمە کێشەکەمان نازانین چییە. ئێمە کاسبین لە خانخورمای شەکە عالەم ئەزانێمم تەماتە و سەوزا فڕۆشین. ئەمە شێشەکەم شورتا هاتووە لە بە ئەمر قایت شورتا ئەبێ ئەشیاتان نێتە ژوورۆ قاپاتی کەن. ئەمە کێشەکەیم. دوکانمەیە ئەو زوڵمە ئێستا کرێ لە کاتی سەداق حوسێن نەکرەوە کە دیکتاتۆریان پێوت. تێگەی براکەم کابراایکی زۆرداری غەریبی غەیری کەرکووکاتۆ دەست کرد سەرم بازارە چی کۆڵان و فەرع و ناو خانخورما هەیە دوو عیسابەی داناوە کەسان چییە سەرانە و خاوی لە عالەمەسن. هەستان بە گشتیش کاتمان لێ کرد لە ئیلقاقەبزی بە دەرچۆ لە محکەمەوە لە حاکمەوە ئەوانیان لا بردووە. ئێستا کابرا زەنگینە زۆردارە حکومەتی بە زەربی پارە هێناوەتەوە تا و 4 سیارە شورتای پەشانی دەن لە شەشی بەیانیوە لەناو ئەم جادەیە دێ و ڕوان ناهێلێ کەس ئیشکاو نە دوکان بکرێتەوە و نەکەس کاسبی خۆی بکاتن. کابرا علوی دروست کردووە لێ 9 دەفتەرمەوە 9 دەفتەر 135 میلیۆنەکە محافظ 9 دەفتەری لە ماڵە خۆتە 9 دەفتەرێ و 9 دەفتەر خۆی 30 قاتعی کردووە 30 قاتع بەش چیەکە 400 دوکانە بە 30 قاتع چۆشتی وا بێ قابیەکە جوکدارە مامرێ بکەمە کولانێکەوە کو حکومەت کو ئەبەنج ماڵێ ئەلێ ساقە دێ محافظ لەگە محافظە مقابلە لێ بڕۆ ڕێکەوە لەگەلا بەچی ڕێکەوم 9 دەفتەر بڕۆم جیکەم 9 دەفتەر لە کوێیە؟ نوێنەری کاسبکاران دەڵێت ئەوان دەیانەوێت بە دانیشتن و لێک تێگەیشتن لەگەڵ حکومەتە و گرفتە چارەسەر بکەن، بەڵام حکومەت بە مەرجی چۆڵکردنی ئەو بازاڕە لەگەڵ ئێمە دادەنیشێت. مانەوێت دانیشن بگەنە چارەسەرێک شتەکان حەلکەین. ئەوە تالین کاکە با بڕن لەگە محافظ دانیشین ئەلێ محافظ لێ بام ناوە چۆڵکەن. کاکە سعات 5 بەیانی مەفرەزەی سوات دێتە ناو خانخورماوە بە کەیف خۆی نایە لە ڕزق دەرچێ نایە لە ڕزقش بڕاتە ژوورەوە. کاکە ئەمە خانخورما معنای زانیتی یعنی کەرکووک یعنی شریانی کەرکووک. ئێمە ئەمانەوێت چارەسەر شتەکەمان چارەسەر بێ با چارەسەر بخینە قەتعارجێکمان بدەنێ با بە لێدێ بۆمان بکات وەکو پارێزگاکان تر وەکو هەولێر سلێمانی ئەنبار بەغا بە شێوەی ئەوانە بیکاو ئێمەش کێشەمان نییە بەس ئەگە وا بێ بە زەقت بێ و بۆش غەرەز شەخسی بێ ئێمە قبوڵی ناکەین. ئەم خەڵکەت بینی و ئەمە هێشتا کەمە ڕوبێکێتی 4 ڕوبێ بەخوا لە ژوورەوەی برام ئەمە نەوێ شتەکە بە سلمی حەلکرێ نامانێ بگاتە ئاژاوە و تایە سوتانن و وەزع تێک بچێ. ئەوێ با مەحافظ نوێنەر خۆی بنێرە با نوێنەر خۆی بنێرە دانشینەگەری. بازاڕ و علوەی خانخورما دەکەوێتە سەنتەری شاری کەرکووک. تەواوی سەوزە و میوەفرۆشانی شارەکە لەو بازاڕەوە شتومەکی ڕۆژانەی ماڵان دەبەنە گەڕەکەکان. داخستنی کاریگەری تەواوی لەسەر بازاڕ و گرانبوونی سەوزە و میوە دەبێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.